الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەبەرە بەیانی پڕشنگداری جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە یەک بە یەکی ئێوەی نوێژ خوێنانی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی دەکەم لە شاری سلێمانی دەوروبەری مزگەوت، یەک بە یەکی جەنابتان کە لە گەڕەکە دوورەکانی تری شارەوە هاتوون یەخوا بەخێر بێن، پڕ بەدڵ جەژنە پیرۆزە دەکەم لەو کەسانەی کە ئێستا لەم لایڤەدا ڕاستەوخۆ و تارەکەمان دەبین و بەشدارن لەگەڵماندا خوشکوبرایانمان، خوشکوبرایانی کوردی موسڵمانمان لە هەر شوێنێکی ئەم جیهانن، لە پارچەکانی تری کوردستانی سەربەرز. یا ڕەبی خوای پەروەردگار جەژنی هەموو لایەکمان پڕبەرەکەت و پیرۆزکەی. تقبل الله منا ومنكم صالح الأعمال. جەژنی ڕەمەزان جەژنی چییە؟ وڵامی ئەم پرسیارە لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا وەردەگرین لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 185. پەروەردگار کاتێک کە لە یەک ئاەتە سەرەتای ڕۆژوو و جەژنەکەشمان بۆ باز دەکا، ئەمەیە گەورەی قورئان. شهر رمضان الذي أنزل فيه القرآن، دواتر لە کۆتاییدا وەلیتوکمیلوا العدەتە، مانگەکە تەواوکەن بە بینینی مانگ بەڕاستەقینەیی، وەلیتوکەبروا الله على ما هداكم، لە جەژنەکەشدا ذیکری الله ئەکبەر بکەن ولعلكم تشكرون، لەسەرەوەی کە هیدایەتی پەروەردگارتان وەرگرت و الحەمدولله بەڕۆژوو بوون شوکرانە بژێری پەروەردگار بن. کەواتە قورئان پێمان دەڵێ ئەم جەژنە جەژنی شوکرانە بژێریە. جەژنی ڕەمەزان کە لێیان پرسین جەژنی چییە؟ جەژنی شوکرانە بژێری خوایە. جەژنی ڕەمەزان خۆشی دەربڕینەکەی بە الله ئەکبەر الله ئەکبەر. دینی ئێمە بۆ هەموو شتێک تایبەتمەندی خۆی هەیە. ذیکری ئەم جەژنە الله ئەکبەرە، یعنی پشت بە الله ببەستە هەموو سەختیەک ئاسانە. ئەخ بەڕێزان، لە ماوەی یەک شەو ڕۆژە ئێمە هەموو گۆڕانکاریەک بەسەر ژیانماندا هات. خەوت گۆڕا لە مانگی ڕەمەزانە، هەر ئۆتۆماتیکی خەوی هەمومان گۆڕا، هەموو خێزانێکی موسڵمان. خواردن شێواز و ژەمەکانی گۆڕا، عیبادەتمان زیادی کرد و گۆڕا، هەڵس و کەوتی ژیانی ڕۆژانەمان بەرەکەتی تێکەوت، وەڵڵا کەسابەتیشمان دەکرد و دەمزگەوتیش دەماینەوە و فریای هەمووشی دەکەوتین. ئێستا هەر لەم ڕۆ ئەو بەرنامەیەت بۆ ناکرێ. بەخشینت ئینسان دڵ و دەرونی واڵا دەبوو، لە دوای ئەو جەژنی قوربانەوە ئەو دڵ و دەروونە گەرمەت نامێنێ. هەمووی خوای پەروەردگار ئاسانی کردبوو، بۆیە بڵێ الله ئەکبەر کە پشتت بە الله بەست و تەسلیمی فەرمانی پەروەردگار بووی، وەڵڵا هەموو شتێک ئاسان دەبێ. ئەمجا لەعەلەکم تەشکوڕون، بڵێ یا ڕەبی خوایە سوپاسی تۆ دەکەم کە ئەم خێر و بەرەکەتت دامێ. جەژنی ڕەمەزان جەژنی ئەوەیە لەم ساتە وەختەدا کە چویتەوە ماڵەوە بڵێ یا ئەڵڵا ئەمە هەمووی فەزلی تۆ بوو. لەعەلەکم تەشکوڕونی جەژنی ڕەمەزان پێمان دەڵێ هیچ کارێک بە ئازایەتی خۆت مەزانە. مەڵێ خۆم پاڵەوان بووم، ئیشیشم کرد و بە ڕۆژوش بووم، بڵێ خوایە هەمووی هی تۆیە. ئەمە دەرسە بۆ تەواوی ژیانمان. بەڕێزەکانم خۆشەویستانی من، هەر کارێکت کرد و سەرکەوتوو بووی بیجێڕەوە بۆ ئەڵڵا، نەوەی من بڵێ خوایە هەمووی فەزلی تۆ بوو لەگەڵمدا. خوایە تۆ ڕەحمت پێکردم، دڵ و دەروونن نەرم کردم، هیدایەتی دڵ و دەروونمتدا، لەشت ساخ کردم، دڵت خۆش کردم، کوردستانەکەت ئەمن و ئەمان کردم. ئەوە هەمووی فەزلی تۆ یا ڕەب العالەمین. ئەمجا دوای هەموو کارێک کە کردت ئیسلام لە جەژنا فێری ئەوەمان دەکا پشوویەک بدە.
ئیسلام دەڵێ مانگێک بە ڕۆژوو بووی عیبادەتی خوات کردووە سەرکەوتنت بەدەستێنا ئەمڕۆ پشووە لای ئێمە ئەمڕۆ جەژنمانە بۆ هەموو کاروبارێکی دنیات لە جەژنی ڕەمەزانە فێر بە شکرانەیەکی خوا بکە و جەژنێک بجێڕە خانوویەکە دروست کردووە چەند ساڵە کرێکی کە چوویتەوە ناویەوە پێشینانی ئێمە باب و باپیران حیوانێکیان دەکرد بە سەدەقات بیکە بە نان و خواردنێک لە ماڵەوە دروست کە ماڵ و منداڵی پێ خۆشکە بڵێ ئەمە جەژنی ئێمەیە لە نەخۆشیەک خۆی گەورە شیفای چاک بوویتەوە جەژنێک لە ماڵەوە بجێڕە مناڵێکن نەخۆش بوو خوا شیفایدا جەژنێکی بچکۆلە لە ماڵەوە ڕێکخەن کەس و کارت کۆکەوە هیچ مەراسیمێک مەهێڵە بەبێ جەژن بەسەر تا تێپەڕێ منداڵەکەت قۆناغێکی خوێندنی تێپەڕ کرد و بەسەر کەوتووی کارتەکەی هێنایەوە ئەو ئێوارەیە خواردنێکی خۆش ئامادەکەن لەگەڵ دایکی و خوشک و براکانیدا بڵێن ئەمە جەژنی تۆیە ئەمڕۆ کە سەرکەوتنت بەدەستێناوە یا ڕەبی خۆیان سوپاست دەکەین بیکەن بە جەژنی سوپاسگوزاری لە ماڵەکانتاندا قەرزدار بووی بە فەزلی خوای گەورە ئەو ڕۆژەی قەرزەکەت دایەوە و باریسانە شان و سوک بوو سەرت بەرز بوو هاتیەوە ماڵەوە مریشکێک کیلۆیە گۆشتت کڕی بێ شیرینیەکت کڕی بێ بیکە بە جەژنێکی بچکۆلە لەگەڵ منداڵەکانتدا لەسەر سفرەکە بڵێ یا ئەڵڵا سوپاست دەکەین ئەمڕۆ جەژنی سوپاسگوزاریە کە لە قەرز ڕزگارمان بوو کێشە و موسیبەتێک خوا نەخواستە گرفتاریەکە لەگەڵ کەسێکە بنەماڵەیەکە هاتە پێشەوە ڕزگارت بوو لەو موسیبەت و لەو دوژمنایەتی و گرفتە بڵێ یا ڕەبی خۆیان سوپاست دەکەم ئەو ڕۆژە لە ماڵەوە جەژنێک بجێڕە بیکە بە جەژنی سوپاسگوزاری جەژنەکە واتە هەر ئەمڕۆ نییە یانزە مانگی کەشتۆ ئەم ڕۆژەت هەر لەبەردەستە لە دەیان مەراسیمدا بۆیە لە دوای هەموو ماندووبوونێک مرۆڤ پێویستی بە پشوویەکە مرۆڤ توانایەکی سنوورداری هەیە خۆت مەفەوتێنە کارکردنیش دەبێت پشووی هەبێت ئەوەتانێ بەریتانیەکان ئینگلیزەکان ئەمریکیەکان جیهانی غەرب بەگشتی بەردەوام هەر ڕۆژێکیان هەیە پێ دەڵێن هۆڵیدەی هۆڵیدەی ئەگەر غەڵەت نەبم هۆڵیەکە بە معنە پیرۆزە واتە ڕۆژێکی پیرۆز ڕۆژی پشودان ڕۆژی پیرۆزە چونکە تۆ نوێ دەبیتەوە بۆ کارێکی تر یەکەم پشوو دەدەی دووەم خۆت ئامادە دەکەیەوە ئەگەر بەردەوام کار بکەی دەفەوتەی ئەوە تا لە جەژنی ئێمەدا ئەمڕۆ هەر کەسێک بە ڕۆژوو بێ حرامە لەسەری وانییە خۆ ڕۆژوو گەورەترین عیبادەتە دا ئەمڕۆ نابێ خۆت مەنعەکەی لە خواردن و خواردنەوە حرامە لەسەرت ئەبێ پشوو بەگەدەت بدەیت لە ئاستی پێویست و تەندروستدا و بەژێر ڕێنمایی تەندروستیدا خواردنی پێویست خۆی حرامە ڕۆژەکە ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە لای ئێمە جەژنی ڕەمەزان چی بکەین ئایا جەژن بەس بریتیە لە جلوبەرگی جوان پۆشین کە ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلی تایبەتی هەبووە بۆ جومعە و جەژنەکان ئایا بەس تەنها ئەوەیە خواردن لە ماڵەکانەوە ئامادەکەین ئەوە سوپاسی خوای دەوێت ئینسان بە ئەندازەی پێویستە دڵی خۆی ماڵ و منداڵی خۆشکە خواردنی جەژنی تایبەت بێت کە ئەلحەمدولیلا لە میلەتی کوردات ڕەنگی داوەتەوە دابوو دەستورێکی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڵام گرنگتر لەوە ئەوەیە خۆشەویستی لە ماڵەکانە دروستکەینەوە کەسەکانم چونکە ئەگەر ژیان خێزانێک لە ماڵێکە بەس بریتی بێ لەوەی جلی جوان لەبەرکەی و پاک و خاوێن بێ و ماڵ و حاڵت هەبێ و نان و سفرەت خوان هەبێ ئەمە پێی دەوترێ هەندێک هۆتێل هەیە لە ماڵ پێشکەوتوترە یعنی تۆ لە هۆتێلێکا دەژی خەڵکەکانی دەچنەوە بۆ خەوتن هەر یەکە ژووری نووسنی خۆی هەیە هۆتێلێکی گەورەیە ئەو ماڵە بۆ فێکی مەفتوحی شەیە ئەم لە فەداوا دەکا و ئەوە دەخوا ئەو پیزا دەخوا ئەو نانوچای دەستی دایکی دەخوا و دوای هەری کەسە بەلایەکا دەڕوا تەنانەت ئەندامانی ئەو خێزانە وەکو هۆتێلەکە لێی بێزارن خواخوایان لە باری بڕۆن شەو بۆ خەوتن بە ناچاری دێنەوە تکاتان لێ دەکەم با ماڵەکانمان نەکەین بە هۆتێل و مەطعام ئەگەر تەنها ماڵ بریتی بێ لە جلشۆری تێدا بێ و ژووری نووسنی هەبێ و نان خواردن و خەوتنی تێدا بێ ئەوە ماڵ نییە ئەوە هۆتێلە بەڵام ئەگەر تەنانەت نانێکی جۆت خواردی بێ بەس خۆشەویستی لە بینی ئەندامانی خێزانە هەبێ ئەوە ماڵە جەژنی ڕەمەزان پێمان دەڵێت لەگەڵ جوانی جلوبەرگتاندا و سفرەی ڕازاوەتان بەویستی خوا هەوڵ بدەن خۆشەویستی نوێکەنەوە خۆشەویستی نوێکەنەوە ئەمڕۆ کە لە مزگەوتە پیرۆزە چوویتە دەرەوەی یەکەم هەنگاو لەگەڵ دایک و باوکتدا وەفادار بە بەرامبەر بە دایک و باوکت یەکەم کەس دەستی دایک و باوکت ماچکە قاچی ماچکە داوای گردن ئازایی لێ بکە ئەگەر هیچ کەم و کوڕێکیشن نەبوو بێ نەتوانیوە حەقی بدەیت واللهی ئەوە بۆ خۆمان قازانجە هەر بە ڕێزێکی وەکو جەنابتان کە دەستی دایک و باوکت ماچ دەکەی لە جەژنا یەکەم کەس منداڵەکانیشت چاوت لێ دەکەن دوا ڕۆژی ژیان ئەوانیش دەستت ماچ دەکەن بەڵام تۆ ئاخر کەس دایک و باوکت بەبیر بێتەوە منداڵەکانیش ئاخر کەس تۆیان بەبیر دێتەوە چاوت لێ دەکەن بە تایبەتی ئەو کەسانی هاوسەردانن تکا لە خوشکە بە ڕێزەکانم دەکەم بوشی ماڵەکان دەوری کاریگەرتان هەیە ئێوە هانی مێردەکانتان بدەن بڵێ پێش ماڵی باوکم با بڕۆین دەستی دایک و باوکی تۆ ماچکەین
تۆ بە نرخ دەبی لە لای مێردەکەت وەڵڵاهی منداڵەکانیشن زیاتر ڕێزن لێ دەگرێت مەڵێ دایک و باوکت خراپ بوون ئاوایان کرد بڵێ ئەوانە گەورەی ئێمەن لەبەر چاوی منداڵەکانت مەتحیان کە دکتۆر حەسان شەمسی لە کتێبی قولوب تەهوی العەطاء ئەڵێ کابرایەک هەبوو دایکێکی پیری بەسە زمانی هەبوو تاقە کوڕی بوو ئەمیش سا و سێبەری تری نەبوو لە پیریدا لای بحەوێتەوە بەڵام تۆزە خەڵەفا بوو قسە و باسی تێکەڵ دەکرد کوڕەکە بە دایکی شەرمەزار بوو دەیگوت خوا بکەم میوانێکمان نێو دایکم دوو قسەی هەڵەت و پەڵەت نەکا کۆچ و کۆچباریان دەکرد ئەو زەمانە بە خێزانی ود یەک تاقە کوڕی منداڵیان هەبوو تەمەنی 4-5 ساڵێک بوو وتی ئەمڕۆ کە بارگەمان پێچایەوە فرسەتە دایکم بەجێ دێڵین نان و خوانێکی باشی بۆ دانێ منیش بە ڕووماڵاتەکە لەگەڵ شوانەکانە دەبم دایکم لەژێر ئەو بەردەدا بەجێ بێڵە لەو کولانە خانووەدا خێرەومان زۆرە یەکێک هەر بە خێوی دەکا پەچی ناکەوێ خواردنی یەک دوو ڕۆژی بۆ دانێ بووکی عاقڵ نەیکرد بە مناقەشە لەگەڵ مێردەکەیدا وتی بەسەر هەردوو چاوان پیاوی ماڵەکەم باوکی مناڵم کابرا ڕۆیشت بەڵام ژن بووکی عاقڵ دەرسێکی گەورەی دایان مێردەکەی منداڵەکەشی کوڕەتاقانەکەشی لە لای دایکی بەجێهێش دایکی مێردەکەی لە لای خەسووی کاتێک کە زۆر دوور کەوتبوونەوە بە یەک گەیشتنەوانە هۆبە و شوانەکان کابراوتی ئادەی کوڕەکەم بێنە با لە ئامێزی بگەم بەخوا وەڕزی یەکەم تۆ زیاری بکەین بەیەکەوە وتی وەڵا کوڕەکەم نەهێناوە وتی بۆ خاتری خوا کابرا پەشوەکە بە هەموو لایەکە وتی چۆن وتی وەڵا لە لای دایکت بەجێم هێشت کوڕەوتی نەکەیشتیوە ئافرەت چۆن شتیوات کردووە وتی وەڵڵاهی پیاوەکە تۆ بە منت وت دایکت بەجێ بێڵە ئێ بەخوا ئەم کوڕەش لەبەر چاوی ئێستا فامی کردوێتەوە تێدەگا لە ژیان لەبەر چاوی ئەوە دایکت بەجێ بێڵین ئەویش بەیانی منت وە هەر بەجێ دێڵێت جا بە هەر ئەمڕۆ بەجێمان بێڵێ باشترە بۆ ئەو هەموو عەزیەت و ماندوو بوون و مەسرەف و خەم لێ خواردن و نەخۆشی و گەورەکردن و ژنیانان و کوێرەوەری بچێشین وەڵڵا هەر بەجێمان دێڵێت چۆن دایکت بەجێ هێشت جا هەر ئێستا بەجێ بێڵین باشترە کابرا ئاگر لە جەرگی بەر بوو چۆنی بۆ منداڵەکانت دایک و باوکت خراپتر بوون بۆ تۆ لە بارودۆخێکی سەختترە تۆیان بەخێو کردووە ئەڵێ بە پەلە گەڕانەوە کە چۆن لەو چۆڵەوانی کەسی لێ نەمابوو گرێک هاتووە ناو ئاوەدانی دایکەکە توند ئامێزی لە منداڵەکە گرت بوو بە دەستێکیش بەردی بە گورگەکاندا دەدا کابرا پەشیمان بۆ قاچی دایکی ماسکردوتی شەر بێ هەتا دەمرم لەژێر قاچدا بم دایە گیان ئەنجا سوپاسی خێزانی کردوتی یا ڕەبی ڕەحمەت لەو دایک و باوکە بێ کە تۆی پەروەردە کردووە بووکانی بەڕێز دایمە هانی مێردەکانتان بدەن کە ڕێزی دایک و باوکیان بگرن مەبنە سەبەبی لێککردنیان ئێوەی بەڕێزیش هەمیشە بە چاوی باوکایەتی و دایکایەتی سەیری خەسوو و خەزوورتان کرد دوای دایک و باوک ئەمجا خێزانت ئەمڕۆ یەکەم کەس کە چوویتەوە پیرۆزبایی لە هاوسەری ژیانت بکە دەستخۆشی ئەو هەموو ماندووبوون و سفلە ڕازداوای لێ بکەگە یەک ڕۆژ لە ماڵ نەبێ دەزانی خواردنێک حازر نەکراوە بڵێ یا ڕەبی لەش ساغ بێ ئافرەت خواپاداشتی بەخێرت داتەوە هەمووی ئەجر و عیبادەتی ڕەمەزانە ئیشەڵڵا لەگەڵ ڕۆژوەکەتا کە ئەم ڕەمەزانە خزمەتت کردین لە کەم و کوڕیم بوو لە هاوسەری ژیانم ژنێکیش زۆر بە گەرمی و بە خۆشەویستیەوە لەبەر چاوی منداڵەکاندا جەژنە پیرۆزە لە هاوسەری بکا و دەستخۆشی لێ بکا بۆ ماندووبوونی بۆ ڕەنج و مشەقەتی بڵێ یا ڕەبی خوا تۆ لە ئێمە نەسێنێ خوا تەمەنت پڕ بەرەکەت کە خوا سایە و سێبەرت لەسەرمان زیاد کە یەکسەر ئەوە جێژنە برا ئەوە ئەو ماڵت جەژنی تێدا کرا دەست بەسەری منداڵەکانتان دابێنن ماچیان کەن ئەگەر چەند هەزارێکیش بێ کەمت هەیەیان زۆرت هەیە جەژنە پیرۆزە ئیلا بدە بە منداڵەکانت ئیلا جەژنە پیرۆزەیەکیان بدەیە دڵیان پێی خۆش دەبێ هەم دایک هەم باوک لە ئامێزی گەرمیان گرن لە کۆتا خاڵدا ئەوە دەڵێم بۆ بەینی خۆشمان ئێمە ضرور نییە هەر ئەوەی لە بیرمان دێتەوە لە جەژناندا گردنی یەکتر ئازا دەکەین لە مزگەوتێ چوینە دەرەوە یەکتر عەزیەت دەینەوە ئەوە ئیسلامی ئێمە ئەم شتە ڕۆتینانەی تێدا نییە لە مزگەوتیش عەزیەتن نادەم لە دراوسەیەتیش عەزیەتن نادەم لە بازاڕیش هاوکارت دەبم والله الحەمدولله خەڵکی بەڕێزی وەکو جەنابتانمان هەیە ئەم ساڵ ڕەمەزانی پار بۆ ئەم ڕەمەزان بۆ ئەم جێژنە پرۆفایلی خۆت بخوێنەوە دەفتەری ئەعمالت بخوێنەوە الحەمدولله حەقی کەسێکت بەسەرەوە نییە نەغەشت لە کەس کردووە نەماڵی کەست خواردووە نازاری کەست داوە هەر کەسێک دەیەوێت بەرهەمی ڕۆژووی ڕەمەزانی قبوڵ بوو بێ دەشەوی قەدر کە لە مزگەوتە الحەمدولله یەک بە یەکتان دانیشتون نیشانەی قبوڵبوونی ڕەمەزان و نیشانەی قبوڵبوونی لەیلەتول قەدر ئەوەیە سێ شتت تێدا بێت خاڵی یەکەم پابەند بی بە قورئانەوە حەد موشکیلەیەک لەگەڵ هەر کەسێکە هەبوو ئێمە مرۆڤین بەریەککەوتنمان دەبێت پەلاماری چەک مەدە پەلاماری دادگاژ مەدە وڵێ دەچمە خزمەت مامۆستایەکی ئاوا بە شەریعەتی خۆی پەروەردگار قورئانی خوا چی فەرموو بێ پابەندم پێوەی ئەوە نیشانەی ئەوەیە بەڕاستی تۆ لە ڕەمەزان حاڵی بووی نەکێشەم لەگەڵ کەسا هەیە نەدوشمنایەتی دەنێمەوە پابەندم بە قورئانەوە
چۆن بۆ نوێژەکەم پابەندم بە قورئانەوە بۆ ڕۆژوەکەم بۆ هەموو کاروبارێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و خێزانی و هاوسەریم پابەندم بە قورئانەوە ئەوە تۆ لە ڕەمەزان حاڵی بووی جەژنیش قبوڵە دووەمیان سەلام هي حتى مطلع الفجر سوورەتی قەدر سوورەتی نازلبوونی قورئان کۆتاییەکەی بە سەلام دێ تەماشای خۆت کە ئەزیزەکەم براو خوشکی شیرینم بەو ئەندازەی حەزت بە ئاشتیە ڕقت لە فیتنەیە ئەوە تۆ لە ڕەمەزان حاڵی بووی ئەوە عیبادەتی شەوی قەدرت قبوڵە بارقوڵ بن بە ئیزنی خوای گەورە هەندێک لە حەقی خۆت تەنەزول بکە بەس بۆی فیتنەیە ڕوو نەدا کابرا سەلامی لێ نەکردی عوزری بۆ بێنەوە تۆ سەلامی لێ بکە شەرمەزاری کە بە چاکەکردن خزمێکتە کەسێکتە 2 ساڵیشە سەردانی نەکردووی تۆ بەس لەبەر فی سەبیلیللا بڵێ خوا بۆی سیلێ ڕەحم نەبچڕێ بۆی فیتنەی دروست نەبێ بۆی ئاژاوەیەک نەیاتە ناوە بۆی ناحەزی قسەمان لە نێواندا نەکا وەڵڵا لەبەر چاوی خەڵکە دەچمە ماڵەکەی من تەلەفۆنی بۆ دەکەم بەو ئەندازەی ڕقت لە فیتنەیە ڕقت لە دووبەرەکیە و حەزت بە ئاشتی خوازیە بەهرەمەند بووی لە ڕۆژوو لە جەژنی ڕەمەزان سێمیان بریتیە لە ڕێزگرتن شەوی قەدر مانگی ڕەمەزان مانگی قەدرە مانگی ڕێزە باوەڕتان هەبێ ئەگەر دەتەوێت هەموو ڕۆژەکەت جەژن بێ حەقی کەسل لەسەر نەبێ ئەگەر جەژنە پیرۆزە لە کەسیش نەکردێ و کەسیش نهاتوێتە ماڵت دەفتەرەکەت پاک بێ ڕێزی هەموو کەس بگرە هەر لە مزگەوتە چوویتە دەرەوە بە چاوی بێڕێز سەیری هیچ کەسێک مەکە خەڵک دایمە لە خۆت بە گەورەتر بزانە لەوە ئەچێ عیبادەتی خۆی زۆرتر بێ لە من باشتر بێ بەخوا لەوە چێ لە من پیاوتر بێ دیوە خاندارتر بێ بنەماڵەتر بێ دایمە خۆت لە خەڵک بە بچووکتر بزانە خەڵک لە خۆت بە گەورەتر بزانە خەڵک ڕێزت لێ دەگرێت خوا ڕێزدارت دەکا هەرچی مشکیلەی ئێمەیە گوناهمان توش دەبێ ئەوەیە خەڵک بە چاوی سوکسەیە دەکەین پەنا بەخوا کابرا هەر لە تۆڕی کۆمەڵایەتیەوە ڕۆژی 100 کۆمنت بۆ ئەم و ئەو جوێن و فەزیعەت و لایک و نازانم کە من نیمە و ئیشەڵڵا ئەوەش لێ بەدورن ئەو هەموو گوناهە کۆ دەکاتەوە تازە لە جەژنی ڕەمەزانە فرێگرت نازای و هەموو خەڵکە دەکەوی ئەو ماوەتەوە ناوەڵڵا کەسم بەلاوە بێ ڕێز نییە گوناهی کرد دەڵم یا ڕەبی خوا لێی خۆش بی خوایە من هیدایەتی من و ئەو براو خوشکەم بدەیت ئەگەر دەم گەیشتێ لە نزیکەوە دوو بە دوو بەبێ کەس و کاریشی بەبێ هاوڕەکانیشی نەسیحەتی خێری دەکەم تو خوام پەیامە چەند جوانە ڕێزی هەموو خەڵک بگرە شعوری هەموو کەس پارێزە هەموو مرۆڤێک وەک تۆ هەستی هەیە ئەزیزەکەم ئەو کەسەی تۆ سوکایەتی پێ دەکەی خۆشەویستی هەیە تەنانەت کەسێکی گوناهبارتان بینی کەسێکت بینی لادەر بوو لە ڕەوشتە کۆمەڵایەتیەکان قەت لەسەر فەیسبوک ژنێوی پێمەڵە قەت کۆمنتی بۆ منووسە عەرزم کردی لە ماڵێ دوعای خێری بۆ بکە دەست و دەمت گەیشتێن نەسیحەتی خێری بکە و ئەگەر کۆمەلگا لە مەترسیدا بوو بەگشتی مەڵێ فڵان کەس بڵێن مەترسیەک لەسەر کۆمەلگاکە هەیە ئەم ڕەوشتە ناومان دەبا بە ئاماژەی پێ بکەین و خۆمانی لێ پارێزین بەس قەت سوکایەتی بە شەخصێکی دیاری کراوە مەکە وێنەکەی دامەنێ ناوی منووسە چونکە ئەو کەسە خۆشەویستی هەیە بنەماڵەی هەیە دایک و باوکی هەیە مژن و منداڵی هەیە هاوڕێ و خۆشەویستی هەیە ئەگەر هەستی یەکترمان ڕاگرت ڕێزمان لە یەکتر گرت بڕواتان هەبێت لە جەژنی ڕەمەزان و قورباندا پێویستی بە گەردنازایی نییە خەڵکیش گەرنی ئازاکردووی دەفتەرەکەی ئەعمالی شت پاکە دڵ و دەرونیشت ئاسوودەیە جەژنیش ئەو ڕۆژەیە کە دڵ و دەرونت ئاسوودە بێ هەز ڕۆژێک کە چوویتەوە ماڵەوە شەو سەرت کردە سەرسەرین حەقی خەڵکت لەسەر نەبوو هەستی کەست بریندار نەکردبوو بێڕێزیت بە کەس نەکردبوو غەشت لە کەس نەکردبوو وەڵڵی تۆ هەموو ڕۆژە لە جەژنای هەموو شەوێکت جەژنە جەژنی ڕەمەزان بە نەسی قورئان جەژنی شکرانە بژێریە یا ڕەبی خوایە هەزاران جار شکرانە بژێری تۆ دەکەین خوایە سوپاست دەکەین کە هیدایەتت داین خوایە هەمووی فەزلی تۆ بوو بەسەرمانەوە کە ئەم هیدایەت و بەرەکەتی ڕەمەزانت پێبەخشین کارەکەمان کرد خوایە بە گەورەی خۆت لێمان قبوڵ کەی یا ئەڵڵا بە گەورەی خۆت لێمان قبوڵ کەی خوایە لەم ڕۆژەدا دڵمان خۆشکەی هەر کەسێ دڵ بەخەمە لەم ڕۆژەدا دڵی خۆشکەی هەر کەسێ گرفتارە لەم ڕۆژەدا خوایە بێ بەهانە و هاواریەوە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ئەڵڵا خوایە لەش بە ئازارەکانمان شیفا بدەیت خێزانەکان بەختەوەرکەی یا ڕەبی خوایە هەر کەسێ ناکۆچی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی پێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گەورە ئەم کوردستانەمان بپارێزی لە هەموو شەڕ و فیتنەیەک یا ئەڵڵا خوای گیان ئەمن و ئەمانی ئەم کوردستانە بپارێزی کەم و کوڕیەکان کە هەمانن بۆمان چارەسەرکەی بە گەورەی خۆت ڕەحمەتمان بەسەرا بارێنی وڵاتمان تیری ڕەحمەتی تۆیە یا ئەڵڵا بارانی ڕەحمەت خوا داوای بارانی ڕەحمەتن لێ دەکەین داوای بارانی ڕەحمەتی ئیمانن لێ دەکەین دڵەکانمان ببوژێنێتەوە کوردستانمان ببوژێنێتەوە یا ڕەبی خوای گەورە هەر کەسێک ئەم ماڵی تۆی ئاوەدان کردەوە هەر کەسێک بەم عیبادەتە ئاوەدانی کردەوە ئەم بەڕێز و ئیماندارانە ئەم بەرە بەیانە ماڵ و منداڵیان بەجێ هێشت و ماڵی خۆیان بەجێ هێشت ماڵەکەی تۆیان ئاوەدان کردەوە دڵی یەکترمان خۆش کرد یا ڕەبی خوایە هەر کەسێ ماڵی ئاوەدان کردەوە بە دروستکردن و بە عیبادەت خوایە ماڵی ئاوەدان کەی لە دنیا و قیامەتە
لبلا مصيبة نخوشي ونخوشي بباريزي. آمين آمين والحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات إنك السميع قريب مجيب الدعوات برحمتك يا أرحم الراحمين. اللهم اجعلنا من الذين تجري من تحتهم الأنهار في جنات النعيم دعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين.